پاڵەوانێتی MMA یەکەین کە ئەم پاڵەوانێتیە لەوانەیە ئەمە لە زۆربەی وڵاتەکانە گرنگی و تایبەتمەندی ببنوە ڕوبەڕووبوونەوەی یاریزانەکانە لەوەی کە بتوانن بە شێوازێکی یاسایی بە شێوازێکی زۆر ئامادە باشی بتوانن کاری لەسەر بکەم بۆی کە ڕوبەڕووی یاریزانی تر بنەوە لە وڵاتەکانی تر ئەم جۆرە وەرزشکردنە بێگومان پێویستی بەوەیە کە لە بەرووی تاکە کەسیە پێویستی بەخۆ ئامادەکردنێکی باشە و بتوانێت بە شێوازێکی باش خۆی ئامادە بکە کە ڕوبەڕووی چێ بێتەوە و ئەوەی کە گرنگیشە ئێمە وەکو کورد لەوانەیە ئەمە چەند ساڵێکە ئەم جۆرە وەرزشە لەلای ئێمە پەرەیسەندر بێ و یاریزانەکان بەڵام ئەوی جێگەی دڵخۆشیە تواناکان هیچ کاتێ سنوورەکان نازانێ ئەتوانێت بە شێوازێکی باش تواناکەی خۆت بەکاربێنی کە بتوانی پلەیکی باش بەدەستبێنی بۆیە لە پاڵەوانێتیەکە کە لە چین بەڕێوە چوە یاریزانێکی کورد بەشداری پاڵەوانێتەکەی کردو و توانیوێتی نازناوێکی باش و پلەی یەکەمی بەدەستبێنێ ئێمەش پێمان خۆش بۆکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ بانگشتی کەنێ ناو ستۆدیۆ هەم لەسەر کۆی پاڵەوانێتیەکە هەم لەسەر خۆ ئامادەکردنەکان هەم لەسەر ئەوەی کە ئەمان چۆن خۆیان ئاماداکەن بۆ پاڵەوانێتێکیکە ئێستا زۆر بەڕێز کاک زەمەنی ئیسماعیل وەکو یاریزانی MMA لە ستۆدیۆ ئامادەیە گەر بفەرموویت کاک زەمان فەرموو بانی باش کاک زەمان بانی باش بەخێر بێ سڵاو بەخێر بێ فەرموو بەخێر بێ یاخۆ بەخێر بێ فەرموو فەرموو بەخێر دوبارە بەخێر بێت باشە کێشە و نێوانە زۆر بەخێر بێت سەرەتا پیرۆزبای لێکەیت زۆر مەمنون بەڵام با بزانین ئەم پاڵەوانێتیە کەی بەڕێوە چوو و ئامادەکاریەکانی خۆت و ئەو لایەنەی کە پەیوەندیدار بوو بۆی کە تۆ بەشداری لەم پاڵەوانێتیەکەیەکەی چێ بوو؟ بەڵێ زۆر سپاس بووەوە دووبارە پاڵەوانێتیەکە لە بەرواری 18 دی 2024 ئەکرا و من پێشتر خۆم ئامادە کردو بۆ پاڵەوانی تر ڕاستی بەڵام پاڵەوانێتیەکان چۆڵی کانسڵە کرایەوە یان یاریزانەکان سابیان نەکرد ئیتر ئاگادارکراینەوە کە ئەم پاڵەوانێتە بەڕێگاوەیە لە ڕێگای مامۆستاکەمەوانێ ئیتر تەمینەکانمان بەردەوامە وەکو پاڵەوانێتیەکان کە ڕێگە خرێت لە ڕێگای کاکیمدا دەوانێ سەرۆکی ناوەندی وەرزشی کوردستان دەستخۆشی لێەکەین ئیتر ئامادە بووم وتیان پاڵەوانێتێکاکرێت ئێمەش حازر بووین و بەشداریمان کرد زۆر باشە چۆن کەس بوونەوەی کە لە پاڵەوانتەیە لە بەناوی کوردستانەوە بەشداریتان کە لە پاڵەوانێتی تەنانەتەوە کورد بوویت بەڵێ ئەی لە عێراق بەگشتی لە عێراقی شێنەوە زۆر باشە ئەوانەی کە لە پاڵەوانتەکە بەشداریان کردبوو ئێمە هەمیشە و کەسانی کە بانگەشتەکەین بۆ ئێرە ئەڵێن لە کاتێکی زۆر کەمانی ئاگادارەکەینەوە لەوەی کە پاڵەوانەتێک کێ و ئێمە کاتی خۆ ئامادەکردنمان نییە ئەم پاڵەوانتە شەر هەماشت بوو یاخود کاتێکی باشتان هەموو بووی کە خۆتان ئامادە بکەن لە پێش پاڵەوانێتیەکە وڵی وەکو ڕاستی یاریزان نابێ مابێت لە خۆ ئامادەکردن چکە زۆر کاتەیە لە پڕ ئەم شتە ڕۆدا وەکو ئێستامە لە پڕ بوو هیچ شتێکی وا هینێ نەبوو بڵین ئاگادار بکرێنەوەوانێ بەڵام ئێمە ئامادە بووین چکە پێکو وتم پاڵاوانی لە ڕێگا بوو ئەوان سەری نەگرت ئیتر ئەمە کە ئامادە بووم بەشداریمان تیاگرت زۆر باشە باسی کاکیمداتت کرد بەڵێ ئەوەی کە ڕێکخراوێکی زۆر گرنگتانێ بۆ لاوان و بۆ گەنجان کارەکەن تا چەند گرنگە پشتگیریانە هەبێ بووی کەیەوە بتوانن توانەکانی خۆتان بەشداریکردنتان لە پاڵەوانێتیە بتوان ئێوە ئاستەکانی خۆتان پێشکەشکەن وڵایی وەکو پشتگیری و کاگیمداد ئەوان ینی ئەوەی لە توانانە بکردویانە و ئێستا دوو ڕێکخراو هەیە لە سلێمانیە RFL و CFL ئەم دوو ڕێکخراوە ینی هەڵەسن بە ئەنجامدانی پاڵەوانێتی بۆ چەند هونەرێک بۆکسینگ و کیکبۆکسین و موایتایی و CFL بەس هەڵەسە بە پاڵەوانێتی MMA عیدی MMA ئەم دوو ڕێکخراوە ینی بۆ گەنجانی کورد زۆر شتێکی باشە چونکە تۆ ئەگەر ئەم ڕێکخراوە نەبێت مەجبوری بچیتە دەرەوە بۆ ڕێکۆرد بەرزکەیتەوە بۆی توانای خۆ دەربخیت ئێتۆ لە شاری خۆتا لە وڵاتی خۆتایت ئەم دوو ڕێکخراوە هەیە ینی شتێکی زۆر باشە دەستخۆشی لە کاکیمدا دەکەم بۆ ئەم دوو ڕێکخراوە کە دایانەوە زۆر باشە ئەوانەی کە لەوێش بەشداریان کردبوو لە چەند وڵاتی دیکەوە بەشداریان کردبوو ئاستی یاریزانەکان چۆن بوون لە وڵاتەکانی دیکەوە کە بەشداری ئەم پاڵەوانێتیان کردبوو بەڵێ وڵایی ئیتر یاریزانی بەرازیل و کۆریا و چاینا و ئێران وڵاتی بە کوردستان و عێراق وەزمش بەشدارتیا بوون بەس یاریزانەکانیان بەڕاستی یاریزانی باش بوو بەتوانا بوون
یاریزانی زۆر باشتیا بوو. بەشداریکردنی ئەم جۆران لەگە برەوەی مۆرزشە تا کەسیە یعنی بێ خۆتی زۆر بۆ باش ئامادە بکەین. ڕاهێنەری تایبەت بە خۆت هەبوو کە لەگەڵ تا بەڵێ من لە ژێر چاودێری مامۆستا فەرەنگ ئەو مدەڕیبمە باشە مامۆستا فەرەنگ ئیبراهیم لە ژێر چاودێری ئەوە تەمینەکان مەکەم و ئەو پۆشمانی ئەو یاریەکان زیاتر ڕێگە خات ئەڵە بچۆ بۆ ئەو کۆمپانیایە فڵان شەڕمانەیە لە فڵان کاتە فڵان یاریمان هەیە. بەڵام ڕاستیەکەی من کە لێرە ڕۆشتین ئەو لەگەڵانە بوو تۆزە قورس بوو ئەرگەکەم. زۆر باشە کاک فەرەنگ لێرە ڕێزمانێ بووی کە هەندێکی باشە بۆ یاریزانەکان وە ئەوەی جێگەی دڵخۆشیە بێگومان نامۆژە ناسیتەوە زۆر یارمەتی ماوەیە ئێمە ئەویش بەڕاستی هەر نازناوە هێنێتەوە وە ئەمە گرنگە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین شانازی بەیەوە بکەین. باسی چۆمان بۆ کە ئاستی یاریزانەکان ئەوانەی کە بەشداریان کردهبوو لەوێ لەم پاڵوانێتیە ئاستەکانتان چۆن نەبینی ئاستێکی باش پێشکەشەکرا یاخود ئێوە گەر ئەمانە ئەبینن ئەبێتە ئەزمونێ خۆتان ئامادەکەن بۆ یاریەکانی تر ئەمانە چۆنە بەدڵنیای وڵی یاریزانی زۆر باشی تیا بوو. ئێستا من یەکەم ڕۆژ کە یاریم کرد بەر یاریزانێکی چینی کەوتم لە ڕاوەندی یەکەمی توانیم یاریەکە بەرمەوانێ بە TKO و یاری دووەم لە ڕۆژی دووەمە بەر یاریزانێکی مازندەران کەوتم خەڵکی ئێران بوو زۆر بەقووەت بوو توانایەکی باشیە بوو خیبرێکی باشیە بوو. تۆزی ئەستەم نییە لە دوو ڕۆژە دوو یاری ئەنجام ویستم باسی ئەو بکەم خۆی لە یاری MMA بەتایبەتی کە کەوتت ئاسی پرۆفشناڵەوە زۆر قورسە ینی بتوانی لە 3 ڕۆژە 3 شەڕ بکەیت چونکە ئەمە ئەوە نییە بڵێ ئەمێچەرە بڵین لە پرۆفشنال بۆ خواردتر ینی ئاسی نزمتر ئەتوانیش ئەو شەڕ بکەیت ئەو شتە ئەنجام بدەیت. بەڵام لە پرۆفشناڵە زۆر قورسە بەڵام ئیتر ئێمە کوردین ینی نابێت لەو شتانە سڵکەینەوانەیە. باشە لە کێشی چەنە بەشداری 70 کیلۆگرامدا بۆ هەموو یاریەکە زۆر باشە کە بەشداری ئەم پاڵەوانتیانە کەن پێویستان بەلایەنێکە لەوەی کە هەماهەنگ بێ لەگەڵتانە و بۆ سپۆنسەرەکان و بۆ پێداویستانی کە ئەچن بۆ ئەوێ کاتێک کە بەشداری ئەکەن تا چەند هاوکاری ئەکرێن لە ناوخۆی هەرێمی کوردستانە تا خودت بەشدار بن لەم پاڵەوانەتیانە لە دەرەوەی عێراق بەگشتی. وەڵای وەکو پاڵپشتیکردن زۆر ئەو هینە نەکراوە بۆ یاریزانی کورد بەڵام ئەبێ یاریزان زیاتر خۆی پارە بە خۆی با تاوەکو گاتە ئاستێک کە ئیتر بتوان دەست یارمەتی بۆ درێژ کرێت وەکو خۆم مامۆساگەم زۆر یارمەتی یاوم ئیتر ئەوی لە توانایە کردوێتی بۆ. ئێستا لە زۆربەی وڵاتانی جیانە زۆر جار گرنگی بەم جۆرە وەرزشە کەوتوتە سەرەوەی کە کێبڕچێکی زۆر دروست بکە لە بینی کۆمەڵە یاریزانە ئیترەوەی کە بەرجۆمان کەوتو یاخو لە پاڵەوانێتێکە بینیمانە حەبیبە یەکێک لەو یاریزانەی تر کۆمەڵی یاریزانی کەشمان هەیە کە ڕوبەڕوویانە بێتەوە بەڵام زۆرینە یاریەکانە باتەوە. ئەمانە تا چەنە بنە ئەوەی کە ئێوە هاان بات بۆی کە تەمارینی باشتر بکەن بۆی کە خۆتان باشتر ئامادەکەن بۆی کە بتوانن تمۆحی ئەوە زیادچکە ئەم یاریە چەنە قوتە ئەوەنە ئیرادەی خۆشتە بەرگەگرتنی خۆدا چکە ڕوبەڕووبوونەوە بەرگری کردنە تا چەند ئێوەمانە کاریگەری هەیە لە سەرتان. وڵایی ئەبێت چۆن ئەمە هیواتێک بێت ئەمە تۆ بتێ بگەیت ئاستێک کە کەس زۆر کەم کەس بتوانێت ئیتر ئەمە ئیرادی ئەوێ وەکو یاریزانانی تر ئەگەر بێت بتێت چاولەوان بکەیت یعنی قورسە تۆگە بتێ بکەیتەوە ئاستەوانێ ئەبێت زۆر شت لە خۆت بگریتەوانێ ئەنێ بێ فەرق هەبێت لە چاو هەموو کەسێکە چی لە خواردنە لە خەوتنە لە سوکەوتە لە تەمرینە سامن ئەم ماوەیە کە تەمینم کردووە بانیان شەفتێ تەمینم کردووە نیوەڕۆ شەفتێ تەمینم کردووە شەوی شەفتێ تەمینم کردووە ینی قورسە اینجا خواردنەکان ینی زۆرشت لێ ژیرێتەوانێ بوون بە پاڵاوان بوون کارێکی ئەستەمە بەڵام بێ کۆش باسی خۆتمان بۆ بکە لەوەی کە لە دەموچاو تا چۆت زۆر جار ئازاری پێگەیشتووە چکەم جۆرە یاریە ڕاستەخۆ گوێیەکانتان یەکسەر ئاسانی پێوە دیارە. وەڵی من لێرە کە تەمینەکەم زیاتر لە کاکنامۆیان بێکەوە بێکەوە ئیتر ماشەڵڵا کاکنامۆ ئاگەڵ لە نامۆ بێ بەکەڵک نایەوە نەوەڵا هەموو کاتێک ئەم بەرچاوم زۆر ناسک بۆ ینی بەبەسین زین زەڕە
بەڵام کەسێکی زۆر بەتوانێت توانی سوودی لێ ببینی ئەویش و شایەزی براشی بەدڵنیایی وەڵای تر ئەم فترەیە کە بانیانە چوون بۆ تەمرین دویان شەفتی نیوەڕوان دانیشتم هەتاوەک ئەوە هاو ئەموو زانم چیەکات لەگەڵەوە ئەو چی کردامیش ئەومە کردو ینی سوودێکی زۆرم لێ بینی و لە کاکنامەوە زۆر باشە ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستانە یاریزانی زۆر بەتوانەمان هەیە بەڵام لەوانەیە دەستیان نەگیرا بە تاکو بەرەو پێشەوە بێن لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بەلایانی وەرزش درراوە تا چەند گرنگی بۆ گەنجانە درراوەوەی حەز و خولیایەکان هەیە بۆ وەرزش بەڵام تا ئێستا پەریان پێ نەدراوە بەڵام وەڵی وەکو یاریزانانی کورد وەکوتم تۆ ئەگەر بتەوێ دەست بۆ درێژ بکرێت ینی یارمەتی بدرێت ئەبێ یەکەم شت خۆ هەوڵ بێت ئەبێ خۆ هەوڵ بێ ینی بڵێ من ئەم کەسەم هەوڵم ماوە ئەو کاتە تۆ توانن دەست یارمەتی بۆ درێژکەن لە زۆر لاوە یارمەتی و بن من تقریبان ئەوە 3 ساڵ 4 ساڵ ئەبێت ینی هەموو شتێکم لە خۆم گرتووەتەوە بەس وەرزشەکەم بۆی پێش بکەوە وەکو دەست یارمەتی ئەوە ئێستا ئەم دوو کۆمپانیا هەیە ئەگەر ئەم دوو کۆمپانیا وەکو وتم RFL و CFL ئەگەر ئەمانە نەبن یاریزانی کورد مەجبورە ڕووکاتە وڵاتی تووشە ڕووکاتە وڵاتی ئێران مەجموعەیە کۆمەڵێک پارە سرف بکات بەس بۆ ئەوەی بتوانێت ڕیکۆرد بەرزکاتەوە تۆ کە ڕیکۆردن نەبوو ناتوانیت شتێک کۆمپانیا گەورەکان شەڕ بکەیت یعنی ئێستا لێرە تۆ لە شاری خۆتا لە وڵاتی خۆتای ئەم دوو کۆمپانیا هەیە توانی ئاسی خۆ پێشکەشکەی ڕیکۆردەکە و بەرزکەیتەوە ینی ئەمە لە پاڵپشتی زۆر باشترە ئێستا من خۆم چوومەتە دەرەوە چوومەتە ئەم یاریەم کرد ینی زۆر ناخۆش بوو لە دەروی وڵات بووم کێشە لە وەزنەکەمە بوو وەزنەکەم زۆر بوو تقریبان 2 شەو 3 ڕۆژ هیچ ئاو خواردن نەخواردووە چکا کە گەیشتمە شوێن یاریەکە یەکسەر وەزن بوو ینی تۆ لە وڵاتی خۆتایت بە یەک ڕۆژ ئەم کارە ئەنجام بدەیت بەبێ حەزێت بەبێ ئەوەی کێشەی زمانە هەبێ کێشەی شتێ هەبێ ینی بۆ ئەمە زۆر پاڵپشتیە باشە بینە سەر ئەوەی کە خۆ ئامادەکردنی ئەم جۆرە یاریە ئەبێ زۆر بەباشی ڕاهێنانی بۆ بەدڵنیە بەڵام چی جیاوازیکەی هەیە لەگەڵ ئێستا بۆ نمونە وەرزشەکانی کە ینی بۆ نمونە نزیک بن لەوانەوە هەندێک کەسێ بۆ لەش جوانی خۆی کات هەندێک کەسێ بۆ لەوانەیە کۆمەڵی ڕوبەڕووبوونەوەی کە هەیە چونکە چەندین جۆری وەرزشی جیازمانەی بڕبوونەوە جیازی ئەمەیان چییە ئەبێ کۆتی بۆ تەواو ئامادە بکەیت چکە بێگومانەمە تایترە و کاتا ڕواکەیت بەرەو مەرگ بێت چکە وەرزشێکی کراوەیە بە هەموو شێوە یاریەکە ئێوە بێ بەردەوام چ جۆرە وەرزشەکانتان چ جۆرێک ببووی کە بەردەوام وزەیەک و هێزێکی باشتان پێ بێت وەڵای وەکو تەمینەکان تۆ ئەوێ بانیان بەلانی کەمەوە کاژمێرێک ڕابکەیت دوانی ئۆڕۆک تەمینێکی کەمتر نەوەکو زەختێکی زۆر تەمینێک کە نزیک بێ لە شێوازی شەڕکردنەکەتەوە واتە چۆن ئێستا کە تۆ یاری ئەەکەی لەناو ئەم قەفەزایت 5 دقەیە ڕاوندەکان زۆر کات کەسی بەرامبەر هجووم بووەکە پاڵە پاستوویەک خاتە سرت زەختێکە خات سەر بۆ ماوەی دقەیەک دقەونی بێ دوای ئەوە کەسەکە هێواش ئەبێتەوە تۆ هجوومەکەی یعنی ئەبێت تەمینەکە نزیک بێتەوە لەو بابەتەوە زەختێک بکەی لە تەمینەکە تا 5 دقەکە ئامادەی و باشە بێت چەند دقەیەک زەختکەی دوای ئەوە تەمینێکی هێواشتر وەکو شێوازی شەڕکردنەکە بۆی ئەو هەستا لەوێ کە دروست بوو بەلاتۆ ئاسایی ساکە من یاریەکەم کرد ئەوەنە لەگە کاکنامووە جوڵا بووم ئەمەنم تەمین کرد بوو ئەمەنم زەڕێ قورس خواردە بوو ئەمەنم هیلاکی بینی بوو مدەڕیبەکەم لەوێ کە شاروز بوو زۆر سپاسێکم زۆر یارمەتیام لێ ئەو لەگەڵمان نبوو ئەو پێمەکەنە یعنی ئەوەنەم شتی قورستر بینی بوو ئەمەم زۆر بەلاوە ئاسایی بوو ئەیتر بەنسبەت تەمینەوانێ ئەنجا خواردنەکانە بێ فەرقیە بێ خەوەکەەوە بێ فەرقیە بێ شەوزوو بخەیت بۆی ڕکەڤەری بیتەوە وە سەپلیمنتەکانە بێ مەزبوط بێ چکە ئەمە شتێک نییە تۆکەیتە کار ئاسێکی پرۆفشناڵەوان زۆر باشە ئەم پاڵەوانتە تەوا بۆ پلەی سێمە بەدەستێنە هیچ پاڵەوانتی دیکە هەیە لەم ماوانەدا کە ئەگەری هەبێلەوەی کە بەشداری بکەیت بەدڵنیا ئیشاءڵڵا لە مانگی 11 زۆری نەماوەکەواتە تقریبا لە 15 CFL وەکو وتم دووبارە پاڵاوانی دروستەکاتەوە دایانرێتەوانێ ئیشاءڵڵا لەوا بەشدار ئەمریکا لە سلێمانی باڵەوات زۆر باش ئێمەش یاریزانی زۆر باشمانێ بۆ بابەتە
کاکە زەمە باسی بابەتی کە بکەین لە ڕووی مادیەوە ئێوە زۆر جار ئەو ماوەی خۆتان ئامادەکەن پارەیەک ئەگەر کۆمپانیایەکە بێیاخود لایەنەکە بێ لەوانێ ئەو مەصرفەکە بگرێتە ئەستۆ لە ڕووی مادیەوە ئەگەر ئێوە یاریەکان بەرنەوە پارەتان دەست دەکەوێت وڵی ئێستا وەکو لە کوردستانە نەوەڵە لێرە نەعاکە بەشداری بکەی بۆ لە دەرەوڵات بەڵە باش بەڵە یای بەشی ئەوە کات کە تۆ خۆتی پێ ئامادەکەی تۆ بۆ یاری ئەم پاڵەوانەتیە یەکەمەکە لە چێشی 70 کیلۆگرام عین چەند وەزنێکی تیا بوو ینی وەزنی 80 کیلۆگرامی تیا بوو 80 سواری تیا بوو 70 تیا بوو ئێتە بەرەو خوارد یەکەمەکانیان نزیکی 6 وەرەقان وەرەگرت دووەمەکەی 30 وەرەقی وەرەگرت سێمەکە 8 وەرەقی وەرەگرت و من سەرۆکی ئەو کۆمپانیایە تقریبا 400 دلارێکی هەدیە ناردبوو بۆ من وتبی لەبەر ئەوەی شەڕێکی یاریێکی زۆر جوانی ئەنجام ماوە فایتێکی زۆر جوانی ئەنجام ماوە وەکو هەدیە زۆر باشە دەست خۆش بێ ئێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازیین بە هیوایەوەی کە بتوانانی خۆت ئامادەکەی تۆ بۆ پاڵەوانێتەکانیکە جێگەی شانازیە بۆ ئێمەکە تۆ هەموو هاوڕێکانی کەدان جۆرە وەرزشەش ئەوەی جێگەی دڵخۆشیە پاڵپشتێکی باشتانەیە دڵخۆش بن بۆی کە کاقوبات خۆی حەزی لەم جۆرە وەرزشەیە و هەمیشەش پشتگیریتانەکە کاقوبات ئێمە لێرەوە زۆر سپاسێکین ئەنی دایمە خەمخۆری وەرزشوانان بووە دایمە چای لەسەر وەرزشوانان بۆ ئیتجا وەرزشەکان زۆر ڕاستە یعنی ئەو زۆر سپاسێک ینی لە پێی توانای خۆی بەسەر هەموو وەرزشەوە بە هەموو ئەو یاریانەوە هەڵەسێت ینی پارە تەرخانەکات کارێکی قورسە ئێمەش دەستخۆشی لەکەن بۆ ئێوەش و بۆ هەمووانی کەش کاسنە وڵاتانی دەرەوە پاڵپشتێکی زۆر باشە بۆەوە دووبارە سپاس بۆ ئەمەدەخۆی زۆر سپاس